ئەمڕۆ گەیشتی نەکات و ساتی واژۆکردنی ڕێکەوتنامەی لێکتێگەیشتن دەربارەی پاراستنی کۆمەڵایەتی کە هەمومان دەزانین بواری پاراستنی کۆمەڵایەتی لەلایەک بەیەشێک لە فۆراوانترین بوارەکانی کارکردن دادەنرێت لەلایەکی تر بەیەشێک لە گرنگترین بوارەکانی خزمەتکردن داهەنرێت. پاراستنی کۆمەڵایەتی بریتیە لە سێ کۆڵەکەی زۆر گرنگ کە ئەوانش یەکەم چاودێریکردنی خێزانە کە هاوکاریکردنی خەڵکی کەم دەرامەت دەکات و خەڵکانی پەککەوتە و پێتاویستی تایبەت دەگرێتەوانێ. دوو سیستەمێکی خانەنشینی بۆ هەردوو کەرتی گشتی و کەرتی تایبەت و خاڵی سێش فراهمەکردنی بازارێکی لەباری کارە. ئەم سێ کۆڵەکەیە ڕۆڵی حکوومەت دەستنیشان دەکات بۆ دانانی چەترێکی پاراستنی کۆمەڵایەتی کە لەسەر پرینسیپی لەلانکەوە تا گۆڕ دانراوە.